بەلایەن کەمەوە 250 دانیشتوانی پارێزگای ڕەقا لە دواترین پۆلی دەرچۆکان بوون لە کورسێکی ڕاهێنان بەڕابەرایەتی ئەمریکا کە ئامادەکاری دەکەن بۆ دامەزراندنی هێزێکی ئاسایشی ناوخۆ بە مەبەستی پاراستنی ناوچەکانی لە دەست داعش ڕزگار دەکرێن. مەراسیمی دەرچوونەکە لە ڕۆژی پێنجشەممە لە عین ئیسا بەڕێوە چوو ژمارەیەک ڕاهێنەری ئەمریکایی و سەرپەرشتیاری هێزەکە تێدا ئامادەبوون. بە هاوکاری برادرە ئەمریکیەکانمان حەو ڕاهێنەر بووین و ئێستا ژمارەمان بۆ دەزیادی کردووە. لەگەڵ ئەمریکیەکان ئەم هێزەمان ڕاهێناوە لەسەر بەکارهێنانی چەک و چۆنەتی و کۆنتڕۆلکردنی خاڵەکانی پشکنین و مامەڵەکردن لەگەڵ سیڤیڵەکان و تیرۆریستان و خێزانەکانی لەناو شارەکەدا. ئەلبەتە ئەم هێزە وەک هێزێکی ئاسایشی ناوخۆ لە ڕەقە و نەکهێزی شەڕکەر و یاخۆت پۆلیس کار دەکەن. تا ئیستا 800 کەس بۆ ئەم هێزە دامەزراون بۆ دابشکردنیان بەسەر 5 ناوچە لە پارێزگای ڕەقا. پرۆگرامی ڕاهێنانەکەش پەلەی لێکراوە لەم دەمەی ئۆپەراسیۆنی ئازادکردنی ڕەقا چۆتە هەفتەی 7مینەوە. ڕاهێنانەکە دەڕۆژی خان لەسەر بەکارهێنانی چەک و خۆڕاگرتن و وورەبەرزی ڕاهێنرای. ئەم کارە هەروەها یەکێکە لە بەشداربوونی ڕاستەوخۆی ئەمریکا لە پێکهێنانی هێزێک بە مەبەستی پاراستن و بەڕێوەبردننی شار و شارۆچکەکان ئەوانەی لە داعش ئازاد دەکرێن. بە پەرۆشەوەم و زۆر دڵخۆشم دەسمە ناوەندی تەبقە تا لەگەڵ دانیشتوان و خەڵکەکەی بین. مەسلەی بەڕێوەبردننی شارەکە دوای دەرکردنی داعش کارێکی ئاسان نییە. ڕخنەگران دەڵێن هێزەکانی سووریای دیموکرات بەڕێبەرایەتی کوردان ئەوانی ئەمریکا پشتیوانیان لێ دەکا و هەنووکە شەڕی داعش دەکەن بۆیان نییە پارێزگاکەی بە زۆرینەی عەرەب بەڕێوە ببەن. هێزە نوێیەکەش بە زۆری لە ئەفسەرانی عەرەب پێک هاتووە.